خۆشەویستانی کورسانی و سڵاوتان لێبێ با خۆشحاڵیەوە ئەم شەو پانۆراما لە ڕێکخراوی مناڵ پارێزە تا ڕۆژێک لەمەوبەر ئەم ڕێکخراوە کە دەستێکی مهرەبانیە لە هەرێمی کوردستان یادی 30 ساڵەی دامەزراندنی خۆی کردەوە. ڕەنگە زۆرێکمان ئاشنابین بە خزمەتەکانی مناڵ پارێز، بەڵام زۆرێکیشمان لامان ڕوون نەبێ کە ئاخۆ لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ڕێکخراوی مناڵ پارێز چی خزمەت بە خەڵکی کوردستان کردووە، بە مناڵان، بە کۆی بوارەکانی تر کە لە ناو تەفاسیلی بەرنامەکەدا ئێمە ئەمانەوێت گفتوگۆی لەسەر بکەین. ئایا مناڵ پارێز تەنها ڕێکخراوێک بووە، لۆگۆیەک بووە لە هەرێمی کوردستان، یاخۆت چی پێشکەش بە خەڵکی کوردستان کردووە لە بوارە جیاجیەکاندا؟ ئێمە کاتێک ڕووەکەینە شوێنە گشتیەکان ئەبینین کە لۆگۆی مناڵ پارێزەیە لە پاڵپشتیکردنی نەخۆشانی شێرپەنجە. ئێمە کاتێک ڕووەکەینە بەهرەمەندەکان ئەبینی کە دەستی مناڵ پارێز لە پەروەردەکردنی ئەم کەسانەدا هەیە. ئێمە کە ڕووەکەینە کۆمەڵی خەڵک کە بە هەر جۆرێک لە جۆرەکان لە کەسوکاریان دابڕاون، مناڵ پارێز بۆ بە باوەشێکی مهرەبان و بۆ بە باوەشێکی بنیاد نەربۆیان. تەمەنی 30 ساڵی مناڵ پارێز ئێمە لە کورسات نیوز و بەرنامەی پانۆراما پرسیارەکەین ئاخۆ لە بوارە جیاجیەکانیان، لە بەشە جیاجیەکانیان، لە پرۆگرامە جیاجیەکانیان چیان پێشکەش کردووە و ئەتوانن چی بکەن، پلانەکانیان، بەرنامەکانیان. پانۆراما شەو گفتوگۆەکە لەگەڵ ئازیزانی مناڵ پارێز کە لە سێکتەری تەندروستی ببوورە لە بواری تەندروستی، دکتۆر هێرش حەمەڕەوف، سپاس دکتۆر، هەروەها بەڕێز مەهدی عەبدوڵڵا لە بواری تەندروستی، سپاس بۆ بەڕێستان، هەروەها خاتو سروە فەیزوڵڵا پرۆگرامی پەروەردەیی، هەروەها کاک عومەر غەریب پرۆگرامی پەرەپێدانی توانای گەنجان، سپاس کاک عومەر، هەروەها خاتو ناسک ئیسماعیل پاراستنی مناڵ، هەروەها خاتو ڕاژە گۆران گرتنەخۆ، هەروەها کاک یاسین قادر گۆڤاری پەپولە. گۆڤاری پەپولە یادگاری لای هەمومان هەیە، ستەش بەردەوامەوانێ کاک یاسین، سپاس دەکەم. دواتریش هەنار بەکر سێکتەری داهات، ئەویش باسی یاخود بواری داهات، ئەوە ئاگاداریان کردم و پێیان وتم بڵێن مەڵێ سێکتەر ببورن. هەروەمانەنا دکتۆر، ئێوە وەکو مناڵ پارێز چ خزمەتێکتان کردو، چیتان کردو بە تایبەتیش بۆ مناڵانی کە شێرپەنجەنیان، دەستگیرۆیتان، دەعمتان، پاڵپشتیتان بۆ نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەکانی چارەسەرکردنی شێرپەنجە؟ پێشەکی زۆر سپاسان دەکەین. بەڕاستی مناڵ پارێز خۆی پێگاتوە چێ سێکتەرێک، سێکتەری تەندروستی یەکێکە لەو سێکتەرانەی کە گرنگیەکی خۆی هەیە. ئامانجێمە لە سێکتەری تەندروستی ئەوەیە هەج مناڵێک لە هەر شوێنێکا بێ، ئێمە سنوورمان نییە، لە هەر شوێنێکا کامەند ئێمە بگاتە ئەو ماڵە، ئێمە هەڵماناوە ئەگەر دەستی نەگا بەکار. بەر لەوە حەزەکەم تەفاسیلێک لەسەر ئیشەکەی خۆتان بۆ ڕەنگە لای من ڕوون بێ، بەڵام بۆ بینەرەکانە مەسەڵەن ئێوە چۆنی کارەکە لەو بوارەیە؟ کاری ئێمە چۆنە؟ ئێمە هەدەفەکەمان ئەوەیە هەز مناڵێک دەستی نەگا بە کارگوزاری تەندروستی، ئێمە یارمەتی بین لەوەیە کە کارگوزاری تەندروستی پێ بگا. بۆم هەدەفەش بە چەند شێوەیەکیشمان کردووە، چەندها پرۆژەمان هەیە. بۆ نمونە یەک لە پرۆژەکەمان ئەوەیە کە ئێمە پشتیوانی دام و دەستگا حکومیەکانەکەین کە تێدا خزمەتی مناڵی تیاکرێت. لەمە چەندها پرۆژەمان هەبوو، بۆ نمونە دروستکردنی بەشی تازە. ئەم ساڵ هاتوین بەشێکمان کردوێتەوە لە ڕانیە کە بەشی فریاکەوتنە لەوێ خزمەتی مناڵی پێتیاکرێت. هاتوین چەندها کارمەندمان داناوە لەو بەشانەی سلێمانی کە مناڵ تێدا خزمەتگوزاری پێشکەشەکرێت و لە نەبوونی ئەو کارمەندانەیە زەری گەورە بە مناڵەگات. بۆ نمونە هاتوین سەپۆرتی مناڵی تازە دایکبوومان کردووە لە خەسخانەی مناڵان، لە خەسخانەی مناڵبوون. هاتوین چەندها پزیشکمان سەپۆرت کردووە لە بەشەکانی خەسخانەکانە کە پێشکەشگوزاری تەندروستیەکەم بۆ کە مناڵان. بۆ نمونە هاتوین لە بەشی کۆندامی هەرس، لە بەشی قەستەری مناڵان، لە خەسخانەی ڕاپەڕین لە هەولێر، لە بەشی عینایی ئەوێ هاتوین سەپۆرتمان کردووە لە دوهۆک. کەواتە ئێمە لە دەفەکان بێت جیاوازی لە نێوان شار و جیاوازی لە هیچ شوێنێکە هاتوین دامی دام و دەستگا حکوومەتەکانێکی لە شوێنێکا بزانین کە ئێمە توانین دامی بکەین و خزمەتگوزاری پزیشکی بە مناڵان زیاد بێت. بەشێکی تر لەوانەی کە هەدەفێکی ترمان ئەو بووە کە لە دەرەوە تیمان هێناوە. ئەمە دوو هەدەفمی پێکاوە، یەکەمیان بۆی خەڵک نەشێتە دەرەوە، لێرە مناڵەکان بێن نەشتەرگەری بکەن. ئەو پزیشکانی کە لە دەروێنە ئێرە هەمووی ئەو پسپۆرە لە لای خۆمان نییە، لای خۆشمان زۆر پێشکەوتون نەبووە، کێتە ئێرە دوو هەدەفە پێکێ. یەکەمیان مناڵەکە چارەسەرێکرێت، دومیشان هەر سەپۆرتێکە بۆ دام و دەستگا حکوومەکان کە هیومان ریسۆرسەکەی بڵین دکتۆرەکان پێشکەوتن و فێری ئەو ئیشانە بن کە لە دەرەوەکرێت و لێرە ناکرێت.
بەشێکی تر لەوە ئەوەیە هەج مناڵێک پێویستی بە شتێک بێت کە پێویستی بە دامێک بێت ڕۆکاتە مناڵ پارێز ئیتر لە سلێمانی بێت لە هەولێر بێت لە دوهۆک بێ ئۆفیسی خۆمان هەیە و لێرەشا ناڵی مناڵی کورد لە هەژ ڕەگەزێک بێت خەڵکی خۆمان بێت ئاوارە بێت ئێمە هیچ جیاوازیەک ناکەین ڕۆ کاتێک لە سێکتەرەکان واڵە من پێویستم بەم شتە هەیە بۆ ئەوەی مناڵەکەم ئەم عیلاجی هەیە ئێمە هەوڵین بیگەین بۆ شوێنی کە عیلاجی تایە بۆ نمونەگە ناخۆی بێمە جای وا دەعمی پارەیەکەین ئەگەر لە دەرەوە بێم حاولاکەین بینینە دەرەوە ئەگە نەشتوانین هەموو یارمەتەکەی بین ئێمە لاجستیکی یارمەتین بەشێک لە پارەکەین بۆ هیوای کە زۆرترین کەس کە ڕوومان تێکەم توانین زۆرترین چارەسەریان بکرێت. دکتۆر ئەو لینکانە کامانن کە خەڵک دەستی بە ئێوە بگاجگەلەوەی ئۆفیسان هەیە وەکو باسی کرد مەسەلەن لە شوێنە حکومیەکان خسخانە حکومیەکان لەوانە خەڵک چۆن نتوانێت دەستی بە ئێوە بکات؟ بەڕاستی ئەو 30 ساڵی کە مناڵپارێزیشی کردووە وای لێ هاتووە کە لە هەر شوێنێکە هەج مناڵە پێویستی بە شتێک بێت پێویستی بە نەشتەگەریەک بێت پێویستی بە دەرمانە بێ ڕۆکاتە مناڵپارێز کەوای لێ هاتووە زۆر جان ناوەکەمان ئەوەنە گەورە بووە توانەمانیە بتوانین پرای هەمووی بکەین لەبەرەوە هاتوون ئێمە سیستەممان داناوە محاولاکەین کوامە زۆر زەڕورە کوامە توانێت زۆر کەم یارمەتی ئەوە نایین و مناڵیش توانێت دەست بکات بە یارمەتی مناڵپارێز هەر لە سلێمانی نییە ئێمە ئۆفیسمان هەیە لە کەرکووک ئۆفیسمان هەیە لە لەولێر ئۆفیسمان هەیە لە دوهۆک لە زۆربەی ناحیە قەزاکان کە مناڵپارێزی لێ توانن دایرێکتلی بچنە ئەو شوێنانە و داوای ئەو یارمەتێکن کە پێویستیان پێ بۆ مناڵەکانیان. زۆر باشە دکتۆر گفتوگوی زیاترەکەین کاکمەدی ئێوە لە بواری تەندروستیە حەزەکەم باسی ئیشەکەی خۆت بۆ بکەیت مەسەلەن چۆن سەپۆرتی مناڵەکان چۆن ئەتانەوێت لە بوارەکەی خۆتانە خزمەت بکەن دەستگیرۆی بکەن هاوشان لەگەڵەوەی کاک دکتۆر باسی کرد. زۆر بەخێر بێن دیارە ئێمەش لە پرۆگرامی تەندروستی پرۆژەیەکمان هەیە بە ناوی پرۆژەی ئارا پرۆژەی ئارا پرۆژەکە لە ناو مناڵپارێزە بەڵە لەناو لەسەر تەندروستیە هەر مناڵپارێزە بە دڵنیاییەوە ئەم پرۆژەیە لە ساڵی 2013ەوە دامەزراوە دەتوانین بڵین گەنجترین پرۆژەی ناو مناڵپارێزە هەڵبەتە دیار ئەم پرۆژەیە خەونێکی لە مێژنی منداڵپارێزی کوردستان بووە بۆی کەوا هاوکاری دەرونی کۆمەڵایەتی بگەێنێتە مناڵانی توشبوو بە شێرپەنجە چونکە بەداخەوە ئیتر ئەوە دەیبینین توشبوون بە شێرپەنجە بە تایبەتی لە مناڵاندا ڕوو لە هەڵکشانە ئیتر چاودێری کۆمەڵایەتی یان با بڵێن پشگیری دەرونی کۆمەڵایەتی بە هەموو ئەم پێوەرانە و یان بە هەموو ئەم داتانی کە لە بەردەستا لە ڕووی زانستەوە هیچ شتێکی کەمتر نییە لە چارەسەری پزیشکی چونکە بەڕاستی دەزانین کە خێزانێک مناڵێکی تووشی شێرپەنجە دەبێت ئەمە بە دۆخێکی زۆر سەختدا تێدەپەڕێت ئەگەر بێت و ئەمە لە ڕووی دەرونیەوە چارەسەر نەکرێت لەوانەیە کێشێکی گەورە دروست بێت و ئەوانە ئیتر بۆیە مناڵپارێز هەوڵی داوە کادیری زۆر بەتوانە بۆ ئەم بوارە پەروەردە بکات لە هەموو نەخۆشخانەکان لە نەخۆشخانەی هیوا لە نەخۆشخانەی یان لە سنتەری ژیانەوە بۆ چارەسەر بە تیشک و هەروەها لە نەخۆشخانەی نانەکەلی و بە هەمان شێوە لە سنتەری ژین لە دووەک بۆ چارەسەرەکانی شێرپەنجە و خوێن هەر لەو بوارەدا کارمان نەکردووە بەڵکو هەوڵمان داوە برە و بە توانایی دکتۆرەکان بدەین و هەروەها لە هەمان کاتیشداوە بەرەو بە توانایی چۆنی هەوڵتان هەوڵمان داوە بۆ توانای دکتۆرەکان بڵێ ئەم کۆنفرانسانە نێو دەوڵەتانی کە دەبەسترێت تایبەت بە پرۆتۆکۆل و بە چارەسەری شێرپەنجە دکتۆرەکانمان بەشداری پێکردووە لە دەرەوەی هەرێم لە ئێران بێ لە کۆریا بێ لە هەر وڵاتێک کە بۆمان ڕەخسا بێ و هەروەها لە ڕووی ئەمانە دکتۆرەکان هاوکاریمان کردوون کە بەشدار بن لە کۆنفرانسەکان بۆی ئاگیان لە باشترین لە تازەترین چارەسەری شێرپەنجەی مناڵی بێت و هەروەها بۆ پەرستارەکان بە هەمان شێوە هەوڵمان داوە ئیتر بیان نەرینە دەرەوەی هەرم بەڕاستی چونە دەرەوەی هەرێم لەوێ بۆی کەوا بتوانن چۆنیەتی مامەڵە لەگەڵ مناڵەکان بتواناتر بن ئەمە یەکێک لەوانە بووە دواتریش لە ڕووی مادیشەوە هەوڵمان داوە هاوکاری مناڵ و خێزانەکانمان کردو ئەوەی کە لە توانە و لە سنووری کارەکانی مناڵ پارێزدا بوو بێت ئەم هەموو کارانە بە دڵنیاییەوە بە ئاسانی بەڕێوە نەچوە هەمووی پێویستی بە بەرنمەیەکی داڕێژراو بووە و لە بیرمان نەچێ ئێمە لە ناو پرۆژەی ئارا هەوڵمان داوە ئیتر ئەم ڕێکخراوە بناسیێنین یان بیخەینە ناو جوغرافیای 96 دەوڵەت لە 176 ڕێکخراوی جیهاندا کە ساڵانە سوودی ئەمە چیە مەسەلەن سوودی ئەمە بۆ نمونە لە ڕێکخراوەی کە بە هەر سێپیتی ئینگلیزی ICC پێ دەڵێن کە پێ دەڵێن ڕێکخراوەی شێرپەنجەی مناڵانی نێودەوڵەتی ئەم ڕێکخراوەیە 96 وڵات 176 ڕێکخراو تێیدا بەشدارە ئەمە هەموو ئەم بوارانەی کە پەیوەندی بە شێرپەنجەی مناڵیەوە هەیە ڕێژەی چاکبوونەوە لە وڵاتانی پێشکەوت و ڕێژەی چاکبوونەوە لە وڵاتانی کەم دەرامەت وەکو وڵاتانی ئێمە یعنی چۆن بتوانین لە ڕێگای ئەم پرۆگرامە نێو دەوڵەتانیەوە هەمووی کارێکی بەیەکەوەی بکەین کە چۆن
کۆمەلگا یان تاک لە ڕوبەڕووی شەرپەنجەدا بەرپرسیارەتێکی بدەینێ بۆی چونکە هەمومان بەرپرسیارین بەرامبەری ئەم نەخۆشیە هەوڵمانداوە لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەو ڕێکخراوانە کارێ بکەین بەوەی کە شێرپەنجە یەکسانیە بمردن چونکە ڕێژەی چاکبوونەوە ئێستا لە وڵاتەکان پێشکەوتوەکان لە 1970 بەڵام بەداخەوە لە وڵاتە کەم درامەتەکان لەوانەیە ئەم ڕێژە زۆر بە خوارەوە دادەبزێت دەتوانین بڵێن داتایەکی دروستمان لە بەردەستدانیە ئەو پشتیوانیانەی ئێوە تا چەند هۆکار بۆ لەوەی کە بتوانن ڕێژەی مردنەکە کەم بێتەوە لە پێگەیاندنی دکتۆر و پەرستارەکان لە پاڵپشتیکردنە معنەویەکە لە پاڵپشتیکردنە کۆمەڵاتێکە لە دەعمە ینی تەندروستیەکە بەگشتی زۆر سپاس بۆ پرسیارە کاکزانە دیارە لەوانەیە داتایەکمان ڕێک لە بەردەستدانێ بە بەڵام پزیشکە عزیزەکانمان لە هەموو نەخۆشخانەکان لەوانەیە بتوانن وەڵامی ئەو پرسیارە زیاتر بدەنەوە چونکە ئەمە لە نەخۆشخانی هیواونانەکەلی و لەوێ دەتوانن بەڵام پێم وایە ئەوەی کە ئێمە لە بەردەستماندایە بەو ڕاپرسیی کە کردومانە ڕێژەیەکی بەرچاو کاریگەریمان هەبووە لە چاکبوونەوە و هەروەها لە بەدواداچوون و هەوڵدان لە دوای چاکبوونەوە هەر بەدواداچوونی بۆ بکەین ئەوە هەر نەبێت کە ئێمە ئەم مناڵە چاک بوو بێتەوە وازمان لێ هێنابێت پێچەوانەوە هەوڵ دەدەین لە دوای چاکبوونەوە ئیتر بەردەوام هاوڕێیاتی بکەین تا ئەو کاتی ئێمە بتوانین دەکاتە ئەو ترۆپکەی کە پێی دەڵێن چاکبوونەوە ئەمەش دیارە هەر بە بەرنامە دەبێت بە هەماهەنگی لەگەڵ پزیشکە عزیزەکان دەبێت لەگەڵ پەرستارەکان دەبێت بەردەوام لە هەماهەنگی ئیشی بەیەکەوەی دەکەین بەڕاستی ئێمە دەتوانین بڵێن لە هەر چوار ئەو بنکە تەندروستیانێکی ئیشیدا دەکەین خێزانێکین کە هاوکار دەبین لەگەڵیان و پێکەوە ئیش دەکەین و کارمەندانی مناڵ پارێز بەردەوام لێوێن و چاودێری ئەو مناڵانە دەکەن و هەروە هەماهەنگی نێوان نەخۆشخانە و دکتۆر و پەرستار و پزیشک و پەرستارەکان لەگەڵ مناڵ پارێز دەپارێزن. لینکەکانی ئێوە چۆن لینکەکانیتانە ڕۆنە نەخۆشخانەکانی واری کە باست کرد لە دهۆک و هەولێر و سلێمانی و کەرکووک یاخود لە ڕێگەی ئۆفیسەکانتانەوە چۆنی مەسەلە لینک دروستەکە لەگەڵ بەڵێ ئێمە دیارە ئەم لینکانی کە هەمانە نەو نەخۆشخانەکانە خودی ئەو ئۆفیسانەیان ئەو بنکەی مناڵ پارێز لە شوێنەکان هەیەێتی چونکەوە لە هەر نەخۆشخانەیەک ئێمە شوێنێکمان هەیە بۆ نمونە لە ناو نەخۆشخانەی هیوا لە سنتەری ژیانەوە بۆ چارەسەر بەتیشک ئەم هەر مناڵێک کە دێ لە نەخۆشخانەی هیوا داخڵ دەبیان کە دەستنیشان دەکرێت بە شێرپەنجە ئەو کاتە ئێمە یەکسەر لە ئێمە فۆرمی بۆ پڕ دەکرێتەوە و هەروەها هاوکاری ئێمە هەر لە ناو هەرێمی کوردستان وەکو دکتۆر هێرش ئاماژەی پێدا دیارە ئێمە مناڵمان هەیە ئەو ڕێژەی مناڵانی کە توش بوون بۆ نمونە ئێستا ڕێژەی 1990 مناڵ لە ناو هەرێمی کوردستان لە سەرەتایی لە مانجیەکی 2021ەوە تا مانجی کۆتایی هەشت 1990 مناڵ بە فعلی تووشی شێرپەنجە بۆ شێرپەنجە دەستنیشان کراوە دیارە ئەمە ڕێژەیەکی یەکزار زۆرە وەکو ژمارە بەڵام بۆ هەرێمێکی وەکو ئێمە بەڵام ناتوانین بڵێن ئەمانە هەموو خەڵکی هەرێمن چونکە ئێستا نەخۆش چارەسەر بە شێرپەنجە لە ناو هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سلێمانی دەبڕاستی لە ئاستێکی زۆر باڵادایە بۆ نمونە لە بەسڕا هەمانە لە دەرەوەی هەرێم هەمانە لە تەواوی شارەکانی عراق بەڵە ئێمە ئەگەر باکووری عراق باسکەین زۆرمان هەیە لە خوار عراقەوە زۆر لە بەسڕا هەمانە لە کۆی پارێزگاکانی دی عراقەوە دێم بۆ ئێرە لە کەرکووکە دێم بۆ ئێرە لە دوهۆک هەلێتی لە هەولێر لێتی یعنی زیاتر ئەو مناڵانەی کە بڵین لە ناوسەوای شارەکانی باشتەواوی شارەکان بڵین دەتوانین ئێمە لە 120 بۆ 25 کۆی ئەو مناڵالین نەخۆشخانی مناڵ لە هیوا چارەسەر دەکرێن مناڵن لە دەرەوەی هەرێمجە ئایا ئەمە ئاوارە بێت یان و هەروەها بەهشێوەکە نازیحەکان بێ ئەمانەی کە لێرەن ینی ئەم بەرنامەی وەکو مناڵ پارێز وەکو کە دکتۆر ئاماژەی پێدا بەڕاستی بێڕە چاوکردنی نەژاد وونەتەوە هیچ ئاینێک یعنی هەموو ئەم خزمەت گوزارانی مناڵ پارێزی پێدەگا کە لەو چوارچێوەیەدا بێت و ئێمە هەتاوەک نەکەرەوە هەوڵمانداوە مناڵمان ناردۆتەوە دەرەوەی هەرێم ینی هەمانجیمان هەیە لەگەڵ مەحەک لە ئێران کە خۆشبەختانە لە زۆر بواردە هاوکاریان کردوین ئەو مناڵانی کە چارەسەریان قورس بووە یان ئەو چارەسەرانی کە لێرە نەبووە ئیتر هاوکاریمان کردوون بۆ ئەوی کە بتوانن ئەو مناڵە لە مەحەک چارەسەر بکرێ و نمونەی ئەوە چەند ڕۆژێک پێش ئێستا خۆشبەختانە مناڵێک لە ئەگەرێکی زۆر خراپە و هەوڵماندا وەکو مناڵ پارێز کە هاوکاری بکرێت لە ئێران. بەڵێ زۆر باش کاک مهدی سروەخان ئێوەکو سێکتەری پەروەردەیی حەزەکەم باسی بوارەکەی خۆتان بکەن و ئێوە فۆکەستان لەسەر چ بوارێکی پەروەردەیە و هەماهەنگیتان لینکەکانتان چۆنیە و چۆن دەتوانن دامی بوارە پەروەردەیەکە بکەن. دەست خۆش بێت دیارە بەرنامەی پەروەردەی خۆی لە کۆمەڵێک پرۆژەی درێژخایە ناگرێتەوە کە ساڵانێکی زۆرە خزمەت گوزاری پێشکەشەکە بەبێ جیاوازی ڕەگەزنەتەوە ئاین بیر و باوەڕ لە هەمان کاتە کۆمەڵێک پرۆژەی کورتخایانیشی هەیە بە پێی پێویستی بارودۆخەکە دروستە بێ لە کاتێکی دیاریکراوە ئەو پرۆژەیە جێبەجێ ئەکرێت
ئەگەر پێناسەیەکی پرۆژە درێژخایەنەکان بکەم بریتە لە 6 مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەی مناڵان کە هەریەکەیان با بڵێن لە جێگای خۆیان بەڕاستی کاریگەرێکی زۆر باشی هەیە لە نێو کۆمەلگاکەیە دوو لەو مەڵبەندانە لە ناو شاری سلەیمانیە شارۆچکەی چوارتە بازیان لە ناو کەمپی پەنابەرانە و دواتریش لە گوندی حەسار لە شاری کەرکووک جگە لەم پرۆژانەش باخچەیەکی جگەلەوەتانە لەو پرۆژانە چی بکەن مەسەلەن چی پێشکەشەکەنەوە لەو پرۆژانەیە دیارە پرۆژەکان درێژخایەنن ڕۆژانە ڕێژەیەکی باش بەرچاو مناڵ سەردانی و سوودمەندەکان سوودمەند دەبن ئەگەر باس لە مەڵبەندەکانی ڕۆشنبیری کازیوەی مناڵان بکەم مناڵانی تەمەەن 6 تاوەکو 14 ساڵ ڕۆژانە توانێت بەبێ بەرامبەر سوود لەو خولانە ببینێ کە پێشکەش بە مناڵانەکرێت شان بەشانی ئەوەش کۆمەڵێک بەرنامە هەیە کاری لەسەرەکەین وەکو بەرەودان بتوانە و بەهرەی مناڵەکان بە ئامانجی دروستکردنی تاکێکی باوەڕ بەخۆبوو بۆ کۆمەلگا دواتر گەڕانەوەی ئەو مناڵانەی کە دابڕاون لە خوێندن لە هەمان کاتات هەوڵدانی چارەسەری کێشەی ئەو مناڵانەی کە ڕۆژانە با بڵێن ڕووەکاتە مەڵبەندەکانی ڕۆشنبیری جگە لە مەڵبەندانە سنتەری ڕاهێنان بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت ئەوە شەر تایبەتە بۆ مناڵ سنتەرانەتان لەکوێدانا و لەکوێ هەتانە سنتەری ڕاهێنان لە ناو شاری سلەیمانیە تایبەتە بۆ مناڵانەی کە بەداخەوە ناتوانن لە ناوەندە پەروەردەیەکانە بەردەوام بن پێویستیان بە پەروەردەی تایبەتە پێویستیان بە پەروەردەی تایبەتە و دواتریش دوانەوەندی شەی جەباری نمونەی کاوی کە بەرگوێتانەکەوێ ساڵانە یەکەمەکانی هەرێم لە دوانەوەندی شەی جەباری نمونەی بە خەڵک ئەناسێنرێت دیارە ئامانجی سەرەکی ئەم بەرنمەیە وەکو ئاماژەم پێکرد بەهێزکردنی تاکێکە بۆ کۆمەلگا دەرخستنی توانای مناڵەکانە گەڕانەوەی مناڵە بۆ خوێندن هەر یەک با بڵێن لەو پرۆژانە کۆمەڵێک بەرنامی تایبەتی خۆی هەیە کە سەرچاوی بەرنمەکانیش لە ڕێکەوتنامی مافەکانی مناڵەوە سەرچاوی گرتووە ڕۆژانە شوکو ئەمەژەم پێکرد پارێستا چەند هەڵتان داوە مەسەلەن ڕێکخراوە جیهانیەکان هەما هەنکەن لەگەڵ خۆتانە هەمانجی دروستکەن بۆی بتوانن پاڵپشتیتان بکەن و پاڵپشتی ئەم بابەتی پەروەردەی تایبەت و مەسەلەن ئەو خزمەتانی ئێوە لە بوارە پەروەردەکەی ئایکەن جەرەوەکو ڕێکخرا و بەردەوام لە خەمی ئەوەیە کە چۆن بتوانێت لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە کار بکە بۆ نمونە یەکێک لەو بەرنامانەی کە ئەم ساڵ لە بەرنامەی پەروەردەیە جێبەجێەکەین بەرنامەی پەروەردەی نافەرمیە کە بۆ خۆی ستایلێکی جوانی پەروەردەیە ئەمڕۆ لەسەر ئاستی جیهان کاری لەسەرەکرێت باس لە پەروەردەکە لە ڕێگەی یاریکردنەوە پەروەردەی مناڵ لە ڕێگەی با بڵێن کۆمەڵێک چالاکی ڕۆژانە کە هەر یەک لەو مناڵانە بەڕاستی کە بەو پرۆگرامەیە تێپەڕێ بینیت لە کۆتایە بەراورد بە هاوتەمەنەکانی خۆی کەسایەتێکی زۆر تایبەتی هەیە جگەلەوە بەرنامەی کۆدینمان هەیە ئەم ساڵ کە لەگەڵ دوو کۆمپانیای بەناوبانگی جیهانیە کار لەسەر کۆدینەکە پرۆگرامینی کۆمپیوتەر کە چۆن بتوانین تاکێک مناڵێک لەم تەمەنەوە بتوانێت ئیش لەسەر کۆدین بکە ئیش لەسەر پرۆگرامین بکە بۆی لە داهاتوە ئەگەر بێ بەردەوام بێ لەو بوارەیە بۆ خۆی لەو باوەڕێیان کەسێکی زۆر پڕزانیاری و باوەڕ بەخۆ بووە بێ ئەگەر چەند لە داهاتوە لە زانکۆیە لەو بوارەیە بخوێنێ یان ئەگەر تەنها بێ خۆی با بڵێن برە و بابەتوانەکانی بەدەر لەوانەش هەموو ئەبینی بۆ نمونە دوانەوەندی شەی جەباری نمونەی دەستە خوشکە لەگەڵ قوتابخانەیەکی سەپۆرتی و دواناوەندیەکەن بەدڵنیاییوە چەند قوتابخانەیەکی هندستانە یاخو بریتانیا ئەمە دەستە خوشکن ئاڵوگۆڕی زانیاریەکەن ئەمە هەموو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان هەمیشە لە خەمی ئەوەیە کە تازەترین پێشکەشکە بە مناڵەکان زۆر باشە کامەر سڵاو لێ بێ ئێوە لە بواری پەرەپێدان بە توانەکانی گەنجان پلان و پرۆژەتان چی بووە لە ماوەی ڕابردووەتانەوێت زیاتر چی بکەن پرۆگرامی بەرنامەی گەشە پێدانی توانای گەنجان لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە ئەم پرۆگرامەوە هەر سنتەری گەنجانمان هەیە ئامانجمان لێ گەشەگرتن بە توانە و برەودان بە ئارەزوەکانی گەنجان بدەین لە ڕێی خولەکانمانەوە لە هەر سنتەرێکە خولی هوەری وەرزشی زمانەوانی سیمینار هوەری لەگەڵ خولە پیشەیەکان پەرە پێ بدەین باشە لەکوێک زیاتر موقعی کارەکانتان کوێە فۆکەستان لەسەر کوێیە ئێمە لە پرۆگرامی بەرنامەی گەشە پێدانی توانای گەنجان هەر سنتەرمانەیە سنتەرەکانی گەنجانی سلێمانی کەلار خانەقین دەربەنی خان کۆیە ڕانیە شۆڕش هەڵەبجە
مەبەستان لەو سنتەرانە چیە مەسەن وەکو مناڵ پارێز وەکۆی کە ئەو واری کە هەچانە گەشە پێدانی تواناکانی گەنجان ینی ئەو شوێنانی کە باسی کرد چۆنی ئەتانەوێت پاڵپشتی گەنج بکەن گەنجەکانمانوێ ئارزۆکانیان پەرە پێ بدەین تواناکانیان دەرخین ئەو گەنجانەی کە هێنە سنتەرەکانیمەوە لە تەمەنی 14 ساڵیەوە بەرەو ژوورترە تاکو 35 ساڵی ئێمە وەریەکدین لە ڕێگەی ئەوانەوە ئەتوانین لە بەرنمەکانمانە خول هەیە خولەکان بەشداری خولی زمان بکەن بەرنامەی خولی پیشەیی بکەن هونەریەکان بکەن پەروەردەیەکان بکەن زمان بکەن لەو ڕێگەەوە ئەتوانین پەریان پێ بدەین تا ئێستاش کار و ئیشەکانتان بەردەوامە بەڵێ بەردەوامە زۆر باشە کامەر ناسک خان ئێوە لە بوارەکەی خۆتان پاراستنی مناڵ زۆر سپاس پێشەکی من سپاسان دەکەم بۆ بەرز نرخاندنی مناڵپارێزی کوردستان و یادی 30 ساڵەی ڕێکخراوەکەمان ئەتوانم لێرەوە بڵێم مناڵپارێزی کوردستان هەر لە دروستبوونیەوە تاکە ڕێکخراو بووە کە بە بێ جیاوازی دین و نەتەوە و ڕەن و وەلای حیزبی توانێتی کار بۆ هەموو مناڵێک بکات هەر مناڵپارێزی کوردستان لە دروستبوونیەوە پاراستنی مناڵێکێک بۆ لەوانی ئەو بەرنامانەی کە هەی بووە لەناو پاراستنی مناڵیشا یەکەم پرۆژەی کە هەی بۆ مناڵانی سەرجادە بووە لە کاتێکە ئەم پرۆژەیە کە دروست بووە ئەو مناڵانەی کە بە جارێ بەرلەوە بۆ بینەرەکانم ئەمەوێ بە ڕێزت ڕوونی کەیتەوە مەسەلەن چۆنی فۆکەسی ئێوە کاری ئێوە لەسەر چییە مەسەلەن لۆکەیشنەکەتان شوێنەکەتان بەگشتی چاوتان لەسەر کوێوە چۆن ئەتانەوێ ئەم مناڵانەی لەسەر شەقام کارەکەن بیدۆزنەوەنی ئەمە تعریفێک لەسەر کارێک بەڵێ ویستم بیداتەکەی باسکەم بۆیە بەڵێ بورە پرۆگرامی پاراستنی مناڵ لە شاری سلەیمانی و هەولێر و دوهۆک و کەرکووکیشا ئێمە بەرنامەکانمان بەرداوە و پاراستن کارەکانی خۆی ئەکا پرۆژەکانیشی پێکاتۆ لە پرۆژەکانی مناڵانی ئیشکرد لەگەڵ مناڵانی دادوەری نەوجەوانان و لەگەڵ پرۆژەی هێڵ بلاینەکە سڵ و شانزە کە هەمانە هەروەها مناڵپارێز ینی لە هەموو لە هەر سێ شارەکە ئێمە توانیمانە کار بۆ ئەو مناڵانەکەین لیژنەیەکی پاراستنی مناڵ دروست بکەین کە لیژنەکە پێک هاتووە لە 2 توێژەر لەگەڵ 6 پۆلیسی نەوجەوانان و 2 شۆفێر کە بە ڕۆژ و بە شەو کار ئەەکەن لەگەڵ مینی پاسێکە کە لە ڕۆژەوانی لە سعاتنەوە کارەکات کاتی ڕستەکانیان بەس 12:30 بۆ 1:30 دواتر دەست بە کارەکەنەوانێ هەتاوەکو سعات 8:30 و 9 شەو ئەم کارمەندانە لە کاران بۆ ئەو مناڵانی کە لەسەر جادە کار ئەەکەن یاخود دەروەزە ئەەکەن ڕەسەد ئەکرێن ئەم مناڵانە و لە ڕێگەی ئەو تیمەوانی ئەگەر بێتە پۆلیسی نەوجەوانان لەوێ وەلی ئەمرەکانیان بانگرێت چونکە مناڵەکان بەڕاستیانی هیچ کێشەیەکی یاساییان نیە بەڵام وەلیەکان بەرپرسن بەرامبەر بەو مناڵانی کە لەسەر جادەکارەکەن بانگەکرێنە ئەوێ و دواتر تاهودێکیان پێی پڕەکرێتەوانێ ئەگەر هاتو ئەم مناڵانە هەر بەردەوام بن لە ڕێگەی داواکاری گشتیەوە کار لەسەر وەلی ئەمرەکان ئەکرێت ئەگەر وەلی ئەمرەکە بەڕاستی کەسێکی هەژار بوو نەیتوانی ئیدارەی مناڵەکە بدایوەسیەوە بەڵێ ئێمە کوڕێخرای مناڵپارێزی کوردستان توێژەرەکانمان سەردانی خێزانەکانەکەن تا بزانێ کارپێکردنی ئەم مناڵە چییە مەسەلەن هەندێک جار کارپێکردنی مناڵەکە بەفعلی فعلەن یا باوکی نەماوە یاخود وەلیەکە لە کەفتەکاری سەرجێگەی و نەخۆشیێکی درێژخایانی هەیە یاخود خێزانێکی زۆر و لە ژێر هێڵی هەژاریەوەیە بۆیە ئەم مناڵە کارەکات ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان ئەتوانین بڵین داهاتێک بۆ خێزانەکە ئەگەر مەسەلەن وەلیەکە مەسەلەن خێزانێکی زۆری هەبوو بەڵام کارێکی وای نەبوو ئێمە ئەتوانین شێوازێکی کارکردنی بۆ دابین بکەین مەسەلەن کڕینی ماتۆڕێکی سێتاییە یاخود لەسەر داواکاری مەسەلەن کەسەکان خۆیان چیپی ئەکرێت ئێمە داهاتێکی بچووکی بۆ دروستەکەین بۆ بتوانێت بەردەوامی بە خێزانەکە بە ئەو خێزانەنەیشی کە بڵین وەلیەکە نەخۆشە یاخود نەماوە ئێمە زۆر لە ڕێگەی پرۆژەی گرتنە خۆمانەوە توانی ومانە ئەوانی کە باوکیان نەماوە ئەوان کاری لەسەر ئەکەن و ئەین بەوان و هەروەها زۆربەی کاتیش خۆمان ئەتوانین ئەو مناڵی کە لە قوتابخانە بیخینەوە قوتابخانە و پێداویستیەکانی قوتابخانەوە تا توێشی بۆ دابین بکەین زۆر خێزانیشمان هەیە بە کاش مانگانە هاوکاریەکەین کە بزانین یعنی هیچ کەسێک نییە لە خێزانەکەیە سەرچاوی داهات بێت تا ئێستا ژەم کار و چالاکیانە بەردەوامە مەسەل لەسەر شەقامەکان زۆر جارە بین لەسەر لە ترافیکەکان ئەیان بینیت ئەمە پرسیارێک بەشی دومی ئەوەیە کە تەنها فۆکەسان لەسەر سلێمانی یان شارەکانی تر ئێمەکو ئاماژەم پێ ئێمە لە شاری سلەیمانی هەولێریش و دوهۆکیشە ئێمە پرۆژەیەمانێ و بەردەوامیشە لە ئەم سێ شارە ئینشاءڵڵا لە شارەکانی کەیشە بەردەوامی پێین و هەتا لە قەزا و ناحیەکانیشە ئەگەر ئیمکانێت توانامان بەرەو باشبوونیش بڕوە
ئێمە لە هەر سێ شارەکەیە بە هەمان شێواز کارەکەین، یعنی بە هەمان شێواز ڕۆژانە توێژەرەکانمان ئەچنە سەر شوێنە گشتەکان و ترافیکەکان ئەو مناڵانی کە لەویا کار ئەەکەن ڕسەد ئەکرێن ئەبرێنە پۆلیس نەوجوانان لەوێ وانێ وەکو ئاماژەم پیاوەریەکان یانێتە ئەوێ تاهودیان لێ وەرەگیرێت و لێوانێ سەردانی خەزانەکان ئەکرێ و کار لەسەر نەوجوانەکەی ئامارێکی لای بەڕێز مەسەلەن یان بە تەقریبیش بێت من دەتوانم ئاماری ئەم شەژمانی سلەیمانی مەسەلەن لە سلەیمانی 227 مناڵ ڕسەد کراوە کە توانیمان کاری بە بکەین 33 مناڵ بەکاش هاوکاری کراوە 7 مناڵیش هاوکاری کۆمەڵایەتی و دەرونیمان پێشکەش کردووە. دەستان خۆش بە ڕاژەخان سوپاس بۆ بەڕێزیشتان ئێوە بواری گرت نەخۆ ئێوە من هەرچەندە لای من ڕوونە وەڵام بۆ بینەرەکانم وەکو بوارەکانی تر تعریفی خۆتان بکەن پێناسی خۆتان بکەنەوە چۆن چۆنی کارەکان فۆکەستان لەسەر چیەوە چۆن ئەتوانن ئەو کەسانە بدۆزنەوە کە پێویستی بەوەیە کە ئێوە بیگرنە خۆتان. ینی من شایەتیەوەتان بۆ دە من هاوڕێم هەیە لای ئێوە ئێستا کەسێکی پێگەیشت و تێگەیشت و سپاس بۆ خوا و ناو کۆمەلگا کەسێکی سەرکەوتووە. ئێوە بوارەکەتان چۆنیە؟ پرۆژەی گرتنەخۆ هەماهنگ بۆ لەگەڵ دروست دامزراندنی ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستانە خۆشبەختانە ماوەی 30 ساڵە بەرداوامە لە پێشکەشکردنی خزمەتکارەکانی بە مناڵانی بێسەرپەرشت و خێزانە هەژارەکان تاکو ئێستا توانیمانە زیاتر لە 15,000 خێزان سوودمەند بن لە هاوکاریەکانمان 15,000 خێزان بەڵێ چۆنی ئەم کەسانەتان دۆزیوەتەوە؟ شێوازی هاوکاریکردنە پێشکەشنی هاوکاریەکانمان جیاوازە بەشێکی زۆری سوودمەندەکان ڕوو لە ڕێکخراوەکانەکەن لە شارە جیاوازەکانی کە ئۆفیسەکان و سنوور کارکردنی مناڵ پارێزان بەشێکی تر لە سوودمەندەکانمان لە ڕێگەی کارمەندانی خۆمان و یاخود ڕێکخراوەکانەوە بە یاخودلایانی دام و دەستگا حکومیەکانەوە بێ کە ئاگادارەکرینەوە لە بارگوزەرانی ئەو خێزانە و لەلایەن ئێمەوە خۆمان سەردانیەکەین و دەتوانین دواتر فۆرمی تایبەتی بۆ پڕکەینەوە ببێبەیەکێ لە سوودمەندەکانی پرۆژەکەمان کە بوو بە سوودمەند لای ئێوە چی بۆ ئەکرێ؟ مەسەلەن دوایی کاری سەرەکی پرۆژەکەمان پێشکەشکردنی هاوکاری دارەیەکی مانگانەیە بە شێوەیەکی بەردەوام بۆ خێزانی ئەو سوودمەندانی کە باوانەکانیان یەکێکیان هەردوو باوانیان لە دەستداوە یاخود دەستی کار لە خێزانەکەدانە نییە و خێزانە هەژارەکانن لە پاڵ هاوکاریە دارایەکانماندا بەردەوام خزمەتگوزاری تەندروستی و پەروەردەی و کۆمەڵایەتیان پێشکەشەکەین. زۆر باش تا ئێستاش هەر بەردەوامە؟ بەڵێ بەدڵنیاییەوە بەخۆشبەختانە لە ئێستادا 1300 منداڵ لە ئۆفیسەکان و شارەکانی سلەیمانی و هەولێر و دهۆک و کەرکووک بەردەوام هاوکاریەکانیان وەردەگرن بە بێجیاوازی ئاین و ڕەگەزوونەتەوە. زۆر باشە ڕاژەخەن کاگیاسین سڵاو لە جەنابەت گۆڤاری پەپولە ناوێکی دیارە بۆ جیلی ئاڵتونیش ئەمان بینی ئەگەر وەک پێویستیش ئێمە ئەو کاتە مناڵ نەبوو بین بەڵام گۆڤاری پەپولەمان نەبینی گۆڤاری پەپولە ئستەماوە چۆنی کارەکەن و ئەتانوێ ئاماز لە بڵاوکردنەوەی ئەو گۆڤارە و چۆن ئەیگەێنن بە مناڵان بەتابێت. بەڵێ سوپاس بۆ هەموو لایەک پێشەکە ئەمە بڵێم قسەیەک هەیە بۆ چوونەکەی ئەلەگەرێتەوە دەستکاری کۆمەلگە بکەیت لە مناڵەوە دەستۆکە لەبەرەوە بە قەنەعاتی من گۆڤاری پەپولای کە لە پرۆژە هەر استراتیژیەکانی مناڵ پارێزی کوردستان و تەمەنێکی دوور و درێژیشی هەیە لە تقریبان تەمەنی مناڵ پارێز 5 مانگ نەبوو 4 مانگ نەبوو کە قسە لەسەر گۆڤاری پەپولە کرا و لە مانگی 4 92 یەکەم ژماری دەرچوو. دیارە گۆڤارەکە تا ئەسێش بەردەوامە ئێستا ژمارە 287 لە چاپخانەیە ئامادەیە بۆ چاپ و گۆڤاری پەپولۆک و هەر شتێکی هەر گۆڤارێکی تر هەر بڵاوکراوەکی تری مناڵان ئامانجەکەی ئامانجی پەروەردەییە ئامانجی بەرزکردنەوە ئاسی ڕۆشنبیری مناڵە لەبەرەوە ئەرکەکە قورسە یعنی چۆن مەسەلەن مامۆستایەک ئەتوانێت بێ بە فریشتە بۆ مناڵێک و مامۆستایەکیش ئەتوان لێکەم ڕۆژەوە قوتابی ئالەکەم مەکتەبمەجێ بێڵە بواری پەروەردەی مناڵانیش شتێکی وەکو گۆڤاری پەپولە زۆر هەستیارە ینی مەرجنی هەموو کەسی هەستی پێ بکات لەوانەیە لە بازێ بڵاوکراوە هەندێک چیرۆک و شر بڵاو کردووە زیانی هەبێ بەڵام هەموو کەسی هەستی پێ ناکە لەبەرەوە بەرامێکێک لە چیرۆکەکانتان تا چەند مەسەلەن حساباتی کۆمەڵایەتی و دەروناسی لەسەر کراوەوە ئەمانگە لەگەڵ بواری پەروەردەی مناڵ پارێزە بۆی بتوانن هەدەفێکی باش بهێنن لە بڵاوکردنەوەیە. ئێمە یعنی ئەو پەرجوێتی خۆمان نەخێنەگەر
کە بە تەواوەتی پەروەردەیی بێ بە دوور بێ لە هەموو بۆچوونێکی سیاسی دوور بێ لە هەموو بۆچین یان نامانە مناڵ ئاراستە بکەین ئەمانەوەی لای تێک داگیرسێن گوڵە پێداگیرسێن مناڵ بەرچاوی خۆی بینێ نەک خۆمان ئاراستی فکری پاپشتی ئەم بۆچوونە ئەو بۆچوون بکەین بە تەواوەتی خۆمان پارێزۆلەوە. تیراژی چەندە و چۆنچۆنی دابەشێت؟ تیراژەکەی ئێستا بەداخەوە بەهۆی ئەم زروفە ئابوووریوانە تیراژەکە بۆ بە 2000 ماوەی 5000 بوو زۆر باش بوو و هەر بەهۆی ئەم زروفەوە دایک و باوکانیش ناتوان وەک پێویست بەدەست یعنی بەڕاستی کەم تەرخەمیە کەم تەرخەمیە تەنانە من ئەمە لێرە گلەیەکیش لە مامۆستایان بکەم ینی مامۆستا هەیە ناسیای خۆمە ئاگام لێ ئەڵە من هەموو ژمارەکانی گۆڤاری پۆپۆلم ئەگاتە دەست و بەردەوامی چورەکەکان بۆ مناڵانە خێنەوە بەردەوام شتە زانستەکانیان بۆ ڕوونەکەم و سوودێکی زۆر زۆر دەبینیوە مامۆستاشێ ینی کتابێکەکە داواکە مانگی یەک گۆڤاری بین کە ئەتوانێت ینی کاگیاسین هەز ناکەی ئێستا بە تایبەتی لە ئێستاە گۆڤاری پەپولۆر ئەبێ ڕۆڵێکی گەورە ببینێ بە تایبەتی کە ئێستا مناڵ هەمووی بەجار بابەتە تەکنۆلۆژی مەسەلەن ئایپاد و مۆبایل لە ماڵەوەچیتە هەر ماڵێک مەسەلەن مۆبایلی دایکەکەیان باوکەکە لای مناڵەکەی و کۆمەڵێک بابەتی سانسۆر نەکراویشی تایە مەسەلەن ئێستا پێدوانیە ئێستا کاتی ئەوەی کە گەشەی زیاتر بە و دایک و باوکانیش هۆشیارتر بکرێنەوە لەوەی کە گرنگجی بۆ گۆڤارانە بدەن بە دنیاە بە دنیا بەڕاستی ئەرکە سەرێکەکەی ئامادەکردنی هەندێک بابەتی زانستی هەندێک بابەتی پەروەردەیانی ئامادەکردنی پەپولێ وەکو بابەتێکی زانستی و پەروەردەی بۆ مناڵ ئیتر لە دوو ئەوە ئەکەوێتە سەر دایک و باوک ئەکەوێتە سەر کۆی کۆمەڵگا ئەکەوێتە سەر وەزارەتی پەروەردە ئەکەوێتە سەر مامۆستاکان یانی ئەکەوێتە سەر تەنانکە سەر مامۆستانی ئایانیش کە هانی مناڵان بن لە شتانە دوورکەونە هانی مناڵان بن ڕووبکەنە وەرەقە و گۆڤار و ئەوانە دوورکەونەوە لە شاشە بەڵام ترۆ کێشەیەکی گشتیە ئێوە هەوڵتان نەداوە لەگەڵ سێکتەری پەروەردە و مامۆستایانی ئاینی بۆ بەتایبەتی بۆ مەرزی خوێندنە کۆمەڵێک لەو مناڵانە بێنن یان چاودێریان بخرێتە سەر لە ڕێگەی مامۆستاکانەوە بتوانرێت گۆڤاری پەپولیان بەدەست بگا و بتوانن دواتر سوودی بۆ دوورکەوتنەوە لە ئەمێ تەکنۆلۆژی ئێستا حالێ مازەم لەڕێی پرۆژێ گرتنەخۆوە ئەو ئەرکە ئەگرناسۆ پرۆژێ گرتنەخۆ ئەرکاکە بەڵام ئەرکێکە قورسە یعنی ئیشی بێگومان ئەرکێکی قورسە بە ئاسانی ناکەڵێ بەخواستی کاگیاسی لەگەڵ بۆت بۆمیان داوای بۆ دایک و باوکان بۆ مامۆستایانی خوێندنگە و قوتابخانەکان بۆ مامۆستایانی ئاینی چیە؟ من نامێ هەر ڕیکلام بۆ پەپولەکەم بەڵام ئێوە لە بەرگی پەپولیان نووسیمانە ئەگەرێتەوە مناڵەکە باشی پەروەردە بکەبی کە بە هاودەمی گۆڤاری پەپولە یعنی هەر بڵاوکەوەکی ئەوە بێ دایک و باوک ئەبێ بتوان جیاوازی بکەن لە نێوان شتی باش و خراپ من وەکو بیدایەوتم ڕەم بە چیرۆکێک زیانێکی زۆر لە مناڵێ بە بە شێوەیەکی زۆر ناڕاستەخۆ بۆ نمونە چیرۆکێک باسی ئەوەکە کە مناڵێک دوای ئەوەی شتێک سەرکەوتنی بەدەستێنە باوکی مناڵێکی کەس دیارە باوکی ئەیا بە فڵان کەس ئەیا بە پاشاکە کە پاشەکە ئەو ئیشەی کردووە کە ئەمە بە شێوەیەکی ناڕاستەخۆ تۆ بە مناڵەڵەی تۆ بۆ نییە خۆت هاوژینی خۆت هەڵبژێری ئەبێ باوکە دایکە بۆ هەڵبژێرن یعنی چیرۆک ئەکرێت زۆر زیان بەخش بێت ئەبێ زۆر بە دەقیقی داڕژرێ زۆر بەودی ڕەچاوی ئەوە کراوە خەڵکێ لە پشتیەوە مەسەلەن بەدیقەت بتوانێت ئەوە بکات ئەو ڕێ ڕۆشنکەرەوە ئێمە وەکو ستافی گۆڤاری پەپولی هەوڵی جددی ئەینەوە یعنی دێر بە دێر نقطە بە یعنی من هەوڵەکەی من بۆ یەک فاریزە زیان ئەبێ کە بێگومان من ناتوانم بڵم بە مطلقی وام کردووە بەڵام هەوڵی ئێمە بۆ ئەوەیە لە هەموو ڕوویەکەوانە بتوانین هەم پەروەردەی بێ هەم لە ڕووی زانستیەوە زانیارەکان کە ئێن بە مناڵ دقیق بێ پێچ و ئەوەی تیانە بێ یعنی هەوڵی جددی ئەین بۆ ئەوە بەڵام تاچان سەرکەوتون ئیتر بەداخەوە ڕخنەی ئەدەبی و ئەوەش نیە ئێستا جیا لە بوارەکانی تر من حەزەکەم گۆڤاری پەپولە گەشەی زیاتر بکە لەبەرەوەی خۆم یادگاری من بەخوا ناکرێ بڵام مناڵی بەڵام خۆم خوێندومەتەوە لە تەمەنێکی کەم کۆمەڵێک مەسەلە سێ کەس لای خۆمان ئێستا ئیشەکەن کە بە مناڵی هاتوونە تەلامە بەڵام ئەم دەستمان گرتوون مەسە بۆ نمونە ئێستا لە پرسایی هونەرەکەمان کارگام بکەین خۆی خوێنەری پەپولە بووە خۆی بیدایەکە هاتووە لە پەپولەوە پێگەیم ئێمە نانی ئەمە فێری ڕسممان کرد بەڵام پەپولە ئەیتوانی ئەگەر مەسەلە دەستی نەگرتایە ئەوش لەوانە دایان هەزاری وەکو ئەو هەبوو بن مەسە براکەی سەرتی فەتەح بە هەمان شێوە ئیسماعیل عومەر کوڕێکی گەنجێکی ترێ بە هەمان شێوە و خەڵک زۆر هەیە پێگەیوە زۆر هەیە پێگەیوە بەڵام مەرجنی ئەمە هەمومان ئاگاداری شتێکی تر کە کاگیاسین بێوە بیڵێ لە پرسیارەکانی منە نەبوو بێت مەسەلەن بتێوە بیڵێ بە دایک و باوکان بە بەوانەی کە بتوانین زارێکی تر بگەڕێنەوە بۆ ئەو گۆڤارانە بۆ پەروەردەی مناڵ خۆتە زانی ئێستا کۆمەڵگەی ئەمە بە جۆرێک تا ڕادێک ڕۆ ئاڵۆسکانێکی خراپ پڕوە من داوا لە دایک و باوکانەکەم مانگی 1000 دینار
ئازادنا لە جیاتیون بێن بە پسکیت کە من ئەو ئیشی من نیە قسەی تا بکەن دکتۆرەکان ئاڵم پسکی خراپە بێن بەگوە بەمانی 1,000 بن بە گوێبارە کول لە تەنیش مناڵەکە دانێن بەس لە تەنیش مناڵەکە دانێن بە دڵنیایە دوای فترێک کاریگەری خۆی ئەگەر بشتوانێ چیرۆکێ بخێنێتەوە بە سەرنجڕاکێشی بەسە بۆ نمونە ئەگەر دایک و باوکەکە لە بینی خۆیانە گۆبارەکە چیرۆکێک بخێنەوە مناقەشەی لەسەر بکەن بەبێ ئەوەی ئاراستی مناڵەکەکەن ڕەم بێ ئەمە هاندان بێ ئەوە مناڵەکە ڕابکێشی و سەرنجی ڕابکێشی بتوانێت بێ بە دۆستی سەرکەوتن بۆ خۆ سوپاس کاگەیاچی ممنون دکتۆر ئێوە هەوڵتان داوە مەسەلەن بوارەکەی خۆتان هەمانجی بکەن لەگەڵ ڕێکخراوی پزیشکانی جیهانیان مەسەلەن وڵاتانی پێشکەوتوو بۆی بتوانن بوارەکەی خۆتان لەژێر چاودێری ئەوانە بتوانن یان بە هەماهەنگی ئەوانە بتوانن بڕۆنە پێشەوە و بەشێکی ترم بەڕاستی ئەو خزمەتە گەورانەی بواری تەندروستی ئەو ماندووبوونانە کە جێگەی تەقدیرە بەڕاستی لای منۆکو ڕۆژنامەنووس چێ فەندیەوە چێ دامیەوەکە چێ پاڵپشتیەوە کە تا ئێستا 30 ساڵە لەسەر پێوەستاون خۆتەزانی لە کوردستان زوو لە شتە درێ و زوو هەوڵە درێ ئیشە جوانەکانیش بخرێ بەداخەوەن دێزات سەبا بە پرۆژەکانی تەندروستی بەڕاستی پرۆژەکانی تەندروستیۆنە زۆرە لە قسەی سەر بکەیلانێ بە 2 ساعت بەس نەتوانن بیناسێنین بەزۆکو بەراکردنی وە بەسەر ڕۆیشتین بۆ منە حەزەکەم وەکو نمونەیەک 2 پرۆژە بۆ باسکەم یەکێک لەوانە بڵین پرۆژەی ئەو مناڵانەی کە لێوکەروێشکیان هەیە کاتی خۆی ئەو مناڵانەی کە لێوکەروێشکیان هەبوو بە شێوەیە نەشتەرگەری ئەمەلیاتیان بۆ کرات لە ساڵی نەوەکانە شوێکی تازە هاتەکایەوە کە نەتیجەکەی زۆ فەرقی هەیە کە داهاتوی ئەو کەسە لە قسەکردن و لە هەموو شتێکا گۆڕێ مناڵ پارێز لە ڕێی پەیوەندی خۆیەوە هاو لەگەڵ دکتۆرێکی بەریتانیا کە دکتۆر سۆمەرلاندە یەکێکە لە هەر دکتۆر باشەکانی جیهان تەنسیقێکی کرد و چەند ساڵێکی زۆر هێنایە کوردستان و ئێساش بەردەوامە کە ئێرە کۆنفرانسێکی گەوری بۆ کات بە سپاس و پزیشکانی خۆمان هەمووی لەگەڵیان و ئەمەلیاتەکە هەوە ڤیددیو کۆنفرانس بۆ پزیشکان بڵاو کرێتەوە سێکین ئێستا لەوانەیە لەو ئەمەلیاتە کوردستانێکێک بە لە هەرە باشە شوێنە باشەکان کە نەشتەگەری مەڵاشوی لێکرێت لە هەموو شەرقی ئەوسەدا لە ڕێی مناڵپارێزەوە ئەو پزیشکە هاو چەندەها جار چەند ساڵێکی زۆر هێناوم بۆرەوە هەموو ساڵە کۆنفرانسمان بۆ کردووە سێکی ئێستا نەتیجەی نەشتەگەریەکە زۆ گۆڕاوە لە کوردستانە بۆ نمونە نەخۆشیەکانی دڵ نەخۆشیەکانی دڵێکە کە لەو شتانی کە خەڵکێکی زۆر بە نەخۆشی دڵ لەدایکە بێت و بەداخەوە پزیشک منە بزانی هەمانجیتانێ لەگەڵ پزیشکانی ئیتالیا زۆر زۆرمان هەیە یەکەم جار محاولەمانەکە خەڵکەکانە چوە دەرەوە ئێمە تەنسیقێکی باشمان هەبوو لەگەڵ ئیتالیایە لەگەڵ منەظەمەیەکی ئەمریکیا لەگەڵ هندستانە لەگەڵ تورکیا خەڵکێکی زۆرمانە ناردە دەرەوە ئەمە تەمان نەتیجێکی باشیە بوو خەڵکێکی زۆر نەجاتێ بوو لەو ئەمەلیاتەوە خۆی ئەمەلیاتەکەش کورسە نانی زۆر جا بەداخەوە لە ئەمریکا لە باشترین سنتەریشە خەڵکێکی زۆر ژیان لە دەسەیە بەزمیمەوە ئێمە هەدەفەکەمان خۆمان پێکا ئەو مناڵەمان گیانە و شوێنی تەندروستەکەی پێشکەش کرێت ئێستا بەجلی ئێستا هاتوویمە چیمان کردومان کردو ئەم هەموو خەڵکا چێتە دەرەوە ئەو هەموو پارەیە چێتە دەرەوە ئەو خەڵکە حەزەتێکی زۆرە کێشی لە دەرەوتمان بۆ لە کوردستان سنتەرێ نەکەینەوە مناڵپارێز هەسا بە هەوڵی مناڵپارێز یەکەم سنتەری دڵی مناڵان کراوەوە لە هەموو عێراقێک یەکەم سنتەر تابەت بێ بە نەشتەرگی دڵی مناڵان و لە ڕێی ئەو عێلاقاتانەی کە مناڵپارێزێتی لەگەڵ ئیتاڵیەکانە لەگەڵ ئەمریکیەکانە ئەوێ ئەم سنتەرە وای لێ بکرێت چی نەشتەرگیریەکی قورسە لە ماوەی چەند ساڵی دااتوە لە سلێمانی بکرێت هەمان پرۆژەمان هەیە بۆ شتەکانی تر بۆ نمونە بۆ نەبیستن زەرعی خەوقع بۆ نمونە عەمودی فەقەری بۆ نمونە لە یەکینە بەکامە سلێمانی یەکەم شار بوو کە هاتین دەرمانێک لە ڕێی لوتەوە یەکەم شوێن کە لێرەقا بدرێت سلێمانیەوە ناڵپارێز لە ڕێی ئەڵمانیاوە تەنسیقێکمان کرد جەماعەتی پزیشکی خۆمان ناربووێ بۆ ماوەی چەند هەفتەیەک هاتنەوە یەکەم شوێن بوو کە دەستی پێ بکرا دوایی سەیەکەن ئەنجا ئەو شتانە لە بەغاو لە شتی تر کراوە لەبەرەوە هەدەفەکەمە زۆربەی کات ئەوە بووە یارمەتی مناڵین بە گاتە نەتیجەوەی عیلاجەکەی وەرگرە گەڵیشە دام و دەستگاکانی خۆمان پێ بگەێنین و لەسەوە زۆر ئیشمان کردووە هەر بە سپاسەوە مناڵپارێز بیرۆکی مناڵپارێز بوو کە سنتەری چاندین بۆ کرایەوە لە سلێمانی و ئێسایشی تیاکرێ کەسخانەی هیوا بە ئینی مناڵپارێز پێشکەوتنی بەخۆ بینیەوە و چەندەها شت کراوە لە پرۆژەی تەندروستیە ئێمە هاتین تەسەوەر ناکەی لە سانەوەی ئەو لادیانی کە خەڵک پێی ناگە ئەمە چوین مناڵ بە مناڵ فەحسمان کردووە سکرینیمان کردووە وەکو سێکتەری تەندروستی چوونەتە لادیەکانەوە فەحسمان کردو بزانین مناڵێک دڵی کون نییە و دایانزانی بێگەزانی ماهێنامانە تێر بە دوای چارەسەر ڕۆشتین خۆشیان بە دوای مناڵ چوین لە سانەوەی لادیەکان کە خەڵک هەر بە خەیاڵی ژەڵێ ناگەیت ئێمە چوین فەحسی مناڵەکانمان لێ کردووە دەرمامان پێ بووە ئەوەی چارەسەری ویستیۆ کردومان ئەوەی کە زانیمان نەخۆشیێکی دڵی هەیە هاتوین هێنامان لای خۆمان تەجریبمان کردو بووی ئەم مناڵە عیلاج بکرێت چونکە خۆتە زانی بازە شوێنێ زۆر قورسە دەست بگا بە کارگوزارە باینی پزیشکی
بەڵێ چێ دامتانەکە نیشانەکە بەڕاستی خۆی مناڵپارێز دامێکی لە هەموو لایەکەوە دامەکرێ و توانین بڵێن ئێمە گلەیش هەقە لە بازێ زۆر شوێن بکەین بەڕاستی ئەو ئێستا مناڵپارێز دایکی وانی هەموو مناڵێکە کە پێویستی بە شتێک بوو دەستی پێنەگات ئەو دەستێرەبانە و باوشە مێرەبانە باڵە بڵێ ئێمە زۆر شتمان کردو بە زۆر جاریش بۆهۆی نەبوونی بوو جۆ سەرەکەین دەسڵاتمانی هەموو کەسە عیلاج بکەین یعنی ئەگەر بێت و مناڵپارێز زۆر بەڕاشکاوانە سەرچاوەکانی دیارە لە چۆیە و چۆنیش خەرجیەکات ئەگەر بێت و دەست یارمەتی زیاتر بۆ دەستدرێژ بکرێت و یارمەتی زیاتر بێت تەسەڵکەم توانین هەموو مناڵێک چاسە بکەین لە ڕێی مناڵپارێزەوە بەڵێ دەستان خۆش بێ کاک مادی پرۆژە و پلانی ئێوە بۆ داهاتوو چییە بە تایبەتی لە چوارچێوەی مناڵپارێزەوە داواکاریت لە مەسەلەن ئەوانەی کە ئەیانەوێ ئەو پرۆژانە لەسەر پێ خۆیان بۆسن بۆ خزمەتی ئەو تا کۆمەڵی خەڵکی هەزاران خەڵکی هەژار و نەدار ئیسفادەی لە ئێوە کردووە چۆنی بتوان بۆی زیاتر گەشە بکەن کاکزانە ئێمە بۆ ئایندە دیارە یەک ئامانجی زۆر سەرەکیمان هەیە بتوانین کۆمەڵگا وشیار بکەینەوە لە بەرامبەر شێرپەنجەی مناڵی چونکە چەند هێمایەک هەیە لە مناڵەوە کە دەرکەوت ئەم هێمانە کە زوو چارەسەر نەکرێن دوا دەبن بە کاریسەیەکی زۆر گەورە بەڕاستی بۆ خێزان بۆ کۆمەڵگا چونکە تێچووی شێرپەنجە خەرجێکی یەکجار زۆری دەوێت ئەوە لە توانای دەوڵەتدا نیە لە توانای هیچ لایەنێکدا ئەو مناڵانی بۆ مولە لە نەخۆشخانەی هیوان ئێوە ئاگاداریانن ینی ئامارەکەی بەڵێ هەمووی دەستی پشتیوانی خێرخوازی ئەوی پێگەیشتووە بەڵێ ئەوەی هەر کەسێک لە هەرێمی کوردستان ئەو مناڵانی کە دێن ئەو مناڵانی کە لە باشوورەوە دێن لە هەر شوێنێکەوە بێن ئاوارە بن ناوخۆیی بن ینی لەکوێ لەم نەخۆشخانانە لە هەر چوار نەخۆشخانە دۆستی لایەوە مهم بۆ مرۆڤایەتی لایەوە بەڵێ ئێمە ئیتر لای ئێمە ئەمە تۆمار کراوە لەگەڵ ئەم تۆمارە چی هاوکاری پێویست بێ ئەمە دەیکەین ینی ئەمەی کە لە توانای مناڵ پارێزدا بێ بۆیە ئێمە هەمیشە داوامان بەڕاستی ئەمە بەرنامەی ئێمە زیاتر ئەوەیە کە لە ڕاگەیانەکان ئەوە چی بینراو بێت چی بیستراوە بێت چی چاپکراوە بێ بتوانین ینی کۆمەڵگا وشیار بکەینەوە بتوانین دایک و باوکان ئاگاداری ئەوە بن کە مناڵەکانیان لە دەرکەوتنی هەرێکێک لەو نیشانانە چ زوو بێ بیگەێنە نەخۆشخانە ئەو کاتە زوو چاک دەبێتەوە ئێمە وڵاتێکین ینی هێندە مناڵم لەوانەیە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە دواوە نین بەڵام پێویستمان دەبێتەوەیەکی بە وشارێکی زیاتر هەیە بۆ نمونە وڵاتێکی وەکو چیلی لە ئەماگەر باسی بکەین باسی هەژاری دەکەین بەڵام لە 156 تێچوو ڕێژێ چاکبوونەوەی تێدایە لە هەرێمی کوردستان ئەم ڕۆژە زۆر لە خواردرا ئەمە علاقەی ئێمە دەمانوێت بەرزی بکەینەوە بە تەواوی کۆمەڵگا دەکرێت بە پارە ناکرێت ئێمە تێچووی شێرپەنجە لە ناو نەخۆشخانەکە لە هەرێمی کوردستان پارەیەکی زۆر زەبەلاحی بۆ سەرف دەکرێت بەڵام بەداخەوە ئەم تێچووە ئەم دەرئەنجامەی نییە کە ئێمە ڕێگمە بەستمانە ئێمە دەمانەوەیە ئەم تێچووە بەم تێچووە ڕێژەی چاکبوونەوە زۆر بەرزتر بێلەوە هەموو ئەمانەی کە کردومانە دەمانەوێت ئاستی کۆمەڵگا بەرزتر بێتەوە لەبەر ئەوە یەک ئەوەی کە دڵخۆشکەرە ئەمڕۆ بۆ ئێمە بەڕاستی کاکزانە پشگیری کۆمەڵگایە یعنی لەوانەیە بەدەیان کەس هاتبێ بۆ لای ئێمە بۆیکەوە هەوڵی دابێ هەر چۆنێک بێت هاوکاری مام کات مناڵ پارێز دەبێ بکەوێتە سەر ئەوەی کە لەلایەن خێرخوازەوە ینی بەڕاستی ماڵی هەموو کەسێکە ینی بتوانێت لە ڕێگە ئەو ماڵەوە دەکرێت بڕوان پێ بکە هەر کەسێک هەرچ بڕە پارەیەک بێنێ بۆ ناو ئەم ڕێکخراوەیە دەچێتە خزمەتی مناڵەوە ینی گەورەترین کاری مرۆڤایەتی دەکات لەبەر ئەوە بۆ ئایندە ژێمە هەروە دەمێنینەوە و دەمانێت هەروەها لە ڕێگای ئەم ڕێکخراوەنی و دەوڵەتیانەوە کە ئێمە تێیدا ئەندامین کە لە شوێنێکمان لە ناو جوغرافیا دەکردێتەوە بەرفراوانتر بکەین. سپاس دەکەم سروەخان پرۆژە و پلانی ئێوە وڵا حەزمە کرد زیاتر بەڵام کاتەکە ڕێگەم نادا بە کورتی بێ سوپاس دەکەم زۆر ئاسایە دیارەگەر باس لە کار و چالاکی 30 ساڵی ڕێکخراوێک بکەین بە دڵنیاییەوە بە چەند کاتژمێرێک ناتوانین بە تەواوەتی حەقی خۆی بینێ بەڵام ئەوەی کە ئێمە بمانەوێت لە داهاتووە بەڕاستی ئەو ئەزمونەی کە هەمانە بتوانین لە زۆربەی شار و شارۆچکەکانە بەرفراوانتر خزمەت گوزاری بگەێنین بە خەڵک بۆ نموناگەر من باس لە پرۆژێکی کورتخایانی ئەم ساڵکەین کە لە شارۆچکەی خورماڵ ئەزمموی مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەی مناڵانمان بردە ئەو شارۆچکەیە تەسەور ناکەی لە ماوەیەکی کەمە چەند سوودمەندی هەبوو چەند منداڵان دڵخۆش بوون چەند وەکو خۆیان باسییان لێ ئەکرد کە چەند شتی نوێ فێر بوون کە بۆ داهاتویان سوودی لێبن یا خودەگەر باس لە
مناڵانی خاوەن پێداویستی تایبەت کەم بەداخەوە دیارە ئەم گرفتە نەک تەنها لە هەرێمی کوردستانە لە تەواوی جیهانە بینی لە شارە گەورەکانە کۆمەڵێک خزمەت گوزاری دەستەبەرە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بەڵام لە شار و شارۆچکەکانە ئەم شتە بە ڕێژەیەکی کەمتر با بڵین لەو خزمەت گوزاریە ئەگەر بتوانین ئێمە ئەو ئەزمونەی کە هەمان بۆ لە ناو شاری سلەیمانیە وەکو ئاماژەم پێکردسوود بگەێنین بە کۆمەڵێک خەڵکی کە لەبەرەوەی بەڕاستی لە چەند بوارێکە بە تایبەت بواری پەروەردە بەگشتی و پەروەردەی تایبەتیش بە تایبەتی ئەمڕۆ منداڵپارێزی کوردستان ئەزمونێکی باشی هەیە لەبەرەوەی کۆمەڵێک کادری باشی لە خۆی کۆ کردوێتەوە بە تەواوەتی ڕاهێنانی پێکردوون ئەتوانن سوود بگەێنن بە کەسانی خۆش پرۆژە و پلانی ئێوە بە کورتی بێ بڵێ سوپاس وڵی کاکزانە وەکو برادران باسییان کرد هەستەکەی مناڵپارێز پێشەنگە لە هەموو کارەکانیە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە هەمە جۆرە کادری پێشکەش بە کۆمەڵگە کردووە هەر لە بوار لەبەرەوەی مناڵپارێز لە بەرنامەی پرۆگرامی گەشە پێدانی توانای گەنجان توانیومانە بەبێ هیچ جیاوازێ خزمەت گوزاری پێشکەش بە گەنجان بکەین بەرنامەکانمان بەنامەی گەڕۆکیشمانەیە بۆ شار و شارچکەکان ئەوانەی کە سنتەرەکانی گەنجانی تیانە لە ڕێگەی ئەو خولانەوە چۆن لە کازی کانایە لای ئێمەش هەمان شەدەیە بۆ شار و شارچکەکان کە سنتەری گەنجانی تیانە بەرنامەی داهاتوومان ئیشەڵڵا پەرە بە بەرنامەی پیشەیی زۆرترین و لەو شارانەی کە سنتەری تیانێ خولی تیا بکەین و فەریان پێدەن و ئێتیمان بە زۆر بە گەنجان بدەین ناسخان ئێوە لە وەکو پاراستی مناڵ ئێمەش لەگەڵ پرۆژەکانمان بەردەوامە بێت ئینشاءڵڵا و ئیشەڵا لە شار و شارۆچکەکان و شارەکانی کەشا بتوانین ئێمە مەسحمان هەبێ و داتای باشتر کۆ ئەەکەینەوانێ و کە بتوانین بەپی داتا کار لەسەر کێشەکان بکەین هەروە وشیاری و وەرکشۆپمانە بێت لەسەر بابەتەکانی پاراستنی مناڵ بە بەردەوامی و بەتەمانی ئینشاءڵڵا ساڵی پار ئەم ساڵ بەتەما بووین لەگەڵ ساڵی پارە کە کۆرۆنا بڵاوبووە ئێمە لەگەڵ توێژەرەکانی قوتابخانەکانە ئێمە توانیمان لینکێک دروستکەین بەڕاستی ئەو لینکە بەردەوامی پێین ئینشاءڵڵا کە بتوانین ئەو کێشانی کە لە قوتابخانەکانە هەیە لە ڕێگەی توێژەرەکان و کارمەندانی ئێمە و بتوانین چارەسەری بکەین و باشەخان پلان و بەرنامەی داهاتوتان بە کورتی بێ لە پاڵەوەی کە پرۆژەی گرتنەخۆ پێشکەشکردنی هاوکاری داراییە بۆ خێزانەکان بەردەوام لە هەوڵی ئەوە داین ئێمە دەستگرۆی خێزانەکان بکەین بەو بەخستنە گەڕی کارێکی بچوو بۆ خێزانەکانیان دروستکردنی سەرچاوەیەکی داهاتی بەردەوام بۆ خۆیان بۆ ئەوەی تر پشت بە ڕێکخراوی مناڵپارێز نەبن و خۆیان لە ڕێگەی خۆیانەوە داهاتی خۆیان پەیدا بکەن بۆ خێزانەکانیانەوە بۆ ئەوی ئێمە لە بەرامبەردا بتوانین چەندە مناڵی تر کە چاوەڕێن بۆ ئەوی خزمەتیان بکەین و سودمەند بن لە پرۆژە سپۆرتی سوپاس دەکەم هەنارخان سوپاس دەکەم تۆ بەشی داهاتیت ئێمە لە مارکێتەکان لۆگۆی مناڵپارێزە بینین بۆ سپۆرتی شێرپەنجە بۆ پشتیوانی شێرپەنجە ئەم داهاتە چۆنچۆنی کۆکرێتەوە چۆنچۆنی ئەگا بە نەخۆشخانەکانی چارەسەری شێرپەنجە باسێکمان بۆ بکەی سوپاس بۆ ئێوەش پرۆژەکەی ئێمەش بەرنامەکە ئێمەش پاڵپش بە هەموو بەرنامەکانی تر کار دەکات لە پێناو باشترکردنی ژیانی مناڵێک لە ڕووی تەندروستی و پاراستن و پەروەردە ئەویش بەدانانی سنووقی کۆکردنەوەی داهات لە هەموو شوێنێک لە ناو شاری سلێمانی قەزا و ناحیەکان شاری هەولێر شاری دوهۆک لە هەر شوێنێک ئێمە بتوانین لە ڕێی کتابێکی فەرمیەوە و ڕەزامەندی وەرگین بە دانانی سندوقێکی هاوکاری کە هەر کەسێک بتوانێت لە کەمترین تا زۆرترین هاوکاری بکات ئەم سندوقانەوە کە هەر یەکێک لەم سندوقانە داهاتەکەی بە تیمێکی تایبەت کۆ ئەکرێتەوە دواتر بە پێدانی وەصلی تایبەت بۆ بڕەپارەی کەتیایەتی ئەدرێ بە خاوەنی شوێنەکە پاشان ئەم داهاتی کە کۆ ئەکرێتەوە ئەگەڕێنرێتەوە بۆ سندوقی دارایی منداڵپارێز کە 100% ئەو بڕەپاری کە لە کۆی سندوقەکان کۆ ئەکرێتەوە بەکارهێنرێتەوە لە پێناو ژیان و پاراستنی منداڵێک لە هەر شوێنێک بێ لەم هەرێمی کوردستانە. بەڵێ ئەنی ئەوەی کە ئەبیندرێت لە مارکێتەکان ئۆتۆماتیکیان ڕاستە و خۆ خێرای ئەگاتەوە بۆ ڕاستە و خۆ ڕۆژانە ئێمە کارمان دانان و بڵاوکردنەوەی زیاتری ئەم سندوقانێت تا کەسی زۆرتر و لە مناڵێک تا گەورێت ئاشناوێت بەم سندوقانە ئێمە کە تایبەتە بە منداڵ کە تایبەتە بە چارەسەرکردنی منداڵەکان لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی پاراستنەوە کە هەر یەکێک لەم بەشانە سوود و گەورەی خۆی هەیە بۆ هەر یەکێک لە منداڵەکان.
زۆر سپاس هەنارخان سوپاس بۆ ئێوەش. گفتوگۆی زیاتر بکەین سوپاس ڕاژەخان سوپاس بۆ بەڕێستا ناسەکان کا عومەر سروەخان کاگمەدی سوپاس دکتۆر سوپاسانەکەین کە ڕێگەتان داین بە خێرایی لاپەڕەکانی مناڵ پارێز بخوێنینەوە سوپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویست لێرە لە مناڵ پارێزی کوردستان و من دەتوانم وەکو ڕۆژنامەنووس و مافە بەخۆم دەم کە ئەستێرەیەکی گەورەی دنیای سیاست و مرۆڤایەتی خاتوهێرە ئیبراهیم محمەد لە پشتی مناڵ پارێز بوو هەروە ئێستش خاتو شاناز ئیبراهیم محمەد و ڕەنگە ئەمە ڕیکلام نەبێت بەڵام بە جۆرێک لە جۆرەکان کاتێک کە هەر پەڕێک لە پەڕەکانی مناڵ پارێز هەڵەدەیتەوە پڕێتی لە مرۆڤ دۆستی پڕێتی لە خزمەتکردن بە هیوای نمونەی وەها زۆر بێت بۆ ئێمەش بتوانین وەکو میدیا پاڵپشتیان بکەین و کۆمەڵێک سەربازی تری ون لەناو مناڵ پارێزا خزمەتیان کردووە پشتیوانی ئەم پرۆژانەیان کردووە ئێمە سوپاسی مناڵ پارێزەکەین بە هیوای ئەوەن کە هەموو ئەو ڕێکخراوانەی کە لە هەرێمی کوردستانە هەن بتوانن هەماهەنگ و هاوتابن لەگەڵ بەرەو پێشچوونەکانی کۆمەلگا بۆ ئەوی لەناو ئەو خەم و معانات و نەداری خەڵکدا بتوانن دەستبارێکی گەورە بن بەرنامەی پانۆراما لە مناڵ پارێزی کوردستان کۆتایی پێهات لەگەڵ هاوکارانم بەخواتانە سپێری نەمانەتی خوای گەورە بن.